کۆمەڵی دادگەری کوردستان کە پەیامی پێغەمبەران و ئاینی ئیسلامی کردۆتە بەرنامەی کاری، هێندەی لە توانایدا بووە بە بەرنامە و پرۆژەکانی خزمەتی هاوڵاتیانی کردووە. هەمیشە دژی زوڵم و ستەم و نادادی وەستاوەتەوە و لە بەرەی چەوساوان بووە. لەم هەڵبژارنەش کۆمەڵ چاوی لە خەڵکی کوردستانە دەنگ بە کاندیدا سەرڕاستەکانی بدەن. بۆ ئەوەی ئەمە دەنگن بە فێڕۆنەسی سبەینە بەرامبەر بەخوای گەورە کە ئەمە ئەمرین و لێپێچینەوە و لێکۆڵینەوەن دەگەڵ ئەکرێ، دەبی دەنجێ بە کەسەشی بدەین بە بەرنامەی خوا ڕازیبی، دەگە بەرنامەی خوا دابی، ڕاستکە هەم بۆ خوای و هەم بۆ کۆمەڵگا و هەم بۆ خەڵکی وڵاتی خۆن کە کوردستانە بەرەو پێش بچی و باش ببێ و چاکبی. بۆ ئەوەی ئەمە دەنگ بە کۆمەڵی دادگەری ئەدەین، سبەینێ قەرداری ئەو خوای نەبین و قەرداری ئەو پاڵیوراوە بەڕێزە نەبین کە سبەینێ پەنا بخوا دەگە عیز بەچی دیکەدابی یاڵاڕێبی. ئێمە دەنگ بە کەسی ڕاست و پاک و چاک و بوێر ئەدەین. لیستەی خوایە، لیستەی ئیسلامیە، حەق و ناحەق ڕێکاتۆ، پشتگیری مەزلومیەکە، دژی زالم ئەوەستی، لە پێناوی خوای ئیشەکە، لە پێناوی خوای خەریکی فەقیر ئیشەکە، پێویستە دەنجەی پێ بدەین، هاوکاری بین، پشتگیری بین، لۆ ئەوەی ئەو زیاتر پشتگیری فەقیر و فەقاری بین. دەنگدەرانی کۆمەڵی دادگەری لە ئیدارەی سۆران بە ئومێدەوە دەڕوانە لیستی 285 و دەڵێن بە دەنگەکانمان گۆڕانکاری دروست دەکەین. هاوکات ئەرچی هاوڵاتیانی کوردستانە بە دەنگەکانیان دەستەڵاتی ئێستا سزا بدەن کە 34 ساڵە خێر و بێری وڵات تەخشان و پەخشان دەکەن و دەیان چەرمەسەریان بەسەر خەڵک و خاچی کوردستاندا هێناوە. لەبەرەوەی ئەمە چەند ساڵە مەسەڵەن ساڵانێکی زۆرە چاوەڕێینەکەوە گۆڕانکاریێک دروست بکرێتن، بەڵام کە دەبینین گۆڕانکاری بەوانە ناکرێت، کەواتە گۆڕانکاری بە کەسانێک دەکرێتەوە دەستیان پاک بیتن، دەرونیان پاک بیتن، هەستیان پاک بیتن، لەگە خۆ و لەگە خوای خوان ڕاست بکەن. بۆیە زۆر زەرورەکەوە دەنگ بە لیستی کۆمەڵی دادگەری بدرێتن. کۆمەڵی دادگەری بەڕاستی تاکە هێزە یعنی لە کوردستان کە دەنجی پێ بدرێ و سەرکەوتن بەدەست بینی بەڕاستی دەبێن بە خەڵک هەموو ئیسراعەتەکە خەڵکانێکی وەنە لە خوای بەزیادی بجێ سیق و متمانەی هەموو خەڵکەچی ناجێ ئەوەیە پشتیان پێ ببەسرێ جێ ئەوێ ینی هیچ قەت پشت لە خەلکی خۆی ناکە. ساڵانێکە جووت حیزبی دەسەڵات هەرێمی کوردستان و خەڵکەکەیان دووچاری دەیان شکست و چەرمەسەری کردووە. هەر ئەو دوو حیزبەش بوون نیوەی خاچی کوردستانیان لە قوماری ڕیفراندۆمدا دۆڕاند و ئێستاش بەدەستکەوت بە خەڵکی دەفرۆشنەوە. بۆیە کاتی ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان دەنجی خۆیان دژ بە سیاسەتی شکست خواردو و کوردبینانەی حیزبەکانی دەسەڵات هەڵبڕن و جارێکی دیکە هیچ متمانەیەکیان پێنەدەن تا نوێنەرایەتیان بکەن لە بەغداد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.